جیاوازیە گەورەکە لە نێوان پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقدا. بۆچی ئەندامانی دوو بنەماڵەی دەسەڵات تەنها لەسەر سەرۆکایەتی پەرلەمان شەڕ ناکەن؟ ڤیدیۆی دەرکەوتنی قوبەت تاڵەبانی کە لە بەردەرگای هۆڵی کۆبوونەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق وەستاوە و چاوەڕێی بڕیارەکانی لیژنەکەیە بۆ پرسی پشتی هەرێمی کوردستان لە بودجە بە شێوەیەکی بەربڵاو کاردانەوەی بەدوای خۆی داهێنا کە بۆچی ئامادەن بەم شێوەیە لەسەر پێ لە بەردەم دەرگای کۆبوونەوەیەکی لیژنەیەکی پەرلەمانی عێراق کۆ ببنەوە کەچی زۆر بەدەگمەن نەبێ ناچنە پەرلەمانی کوردستان یاخود وەڵامی پرسیاری پەرلەمانتاران نادەنەوە. لەوەش زیاتر یەکەم کۆبوونەوەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت لە جیاتی ئەوەی لە باڵەخانەی پەرلەمان بکرێت و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بچنە پەرلەمان. بە پێچەوانەوە سەرۆکایەتی پەرلەمان چوونە بەردەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە کاتێکدا ئەوە لە هیچ شوێنێکی دنیا نییە جگە لە کوردستان. چونکە بە گوێرەی ئاستی باڵای دەستگاکە و نەریت پێویستە بەردەوام حکوومەت لە ڕێگای ڕۆیشتن بێ بۆ پەرلەمان و هەوڵ بدات ڕازیان بکات نەوەک متمانەیان لێوەربگیرێتەوە. پەرلەمانی کوردستان بە پرۆسەیەکی درێژخایەن لاواز کراوە، خول لە دوای خولیش لاوازتر دەکرێت. بۆ نمونە کەسی یەکەمی حیزبەکان و مەکتەبی سیاسیەکانیان پێیان شەرمە ببنە ئەندامی پەرلەمان بۆیە بەردەوام کادیرەکانی خوارەوەیان دەنێرن بە پێچەوانەی پەرلەمانی عێراق کە بەردەوام سیاسیە دیارەکان ئەندامی پەرلەمان و لەوێ خۆیان سەرکردایەتی فراکسیۆنەکانیان دەکەن نەوەک کۆمەڵێک کەس وەک کارتۆن دابنێن. زیاتر لەوەش دوو بنەماڵەی حکومڕان ئامادەن لەسەر سەرۆکایەتی هەرێم و حکوومەت ململانێ بکەن بۆ ئەوەی پۆستی سەرۆک یان جێگری سەرۆک لەو دامەزراوانە وەربگرن، بەڵام هەرگیز ئامادەنین کەسێکی بنەماڵەکەیان بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی پەرلەمان بنێرن. لەلایەکی تر ئۆپۆزیسیۆن و پەرلەمانتارە ناڕازیەکانی پەرلەمانی کوردستان لەم خولەدا یەکجار ویستیان لە سەربڕینی موچە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی بۆ لێپرسینەوە بانکهێشت بکەن، بەڵام بەهۆی خۆ بە گەورەزانینیان بە قسەی پەرلەمانتاران نەهاتن. لەجێی ئەوە بە ناچاری خۆیان نووسراویان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کرد کە دەیانەوێ بۆ پێدانی ڕوونکردنەوە بچنە پەرلەمان واتە میوانداری بکرێن نەک لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. لە کاتێکدا هەر حکوومەتێک متمانەی بەخۆی هەبێت لە لێپرسینەوەی پەرلەمان ناترسێت و سەربەرزانە دەچێتە دیدەنیان، بەڵام لە کوردستان حکوومەت پێیشورەیە ئەگەر بۆ لێپرسینەوە بچێتە پەرلەمان لە کاتی چوونیشیان لەبەر دەرگا تا هۆڵی کۆبوونەوە فەرشی سووریان بۆ ڕاخراوە و سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران لە پێشوازیان وەستاون. پێچەوانەی هەموو عورفێکی کاری پەرلەمانتاری دوجاریش لەجێی ئەوەی پەرلەمان لێپرسینەوە لە کەم و کوڕیەکانی حکوومەت بکات کەچی سەرۆکی حکوومەت لێپرسینەوەی لەگەڵ کردن.